کارکردن لە یەکێک لە شەقامە ستراتیژیەکانی شاری سلێمانی بەردەوامە، ئەویش شاڕەی بابان یاخود 100 مەتری سلێمانی مانگی 9 ئەیلولی ساڵی ئایندا بۆ تەواوبوونی و کردنەوەی بەڕووی شۆفێراندا دیاری دەکرێت. وتەبێژی شارەوانی سلێمانی وادەی تەواوبوونی شەقامەکە بۆ پەیام ئاشکرا دەکات و دەڵێ تا ساڵی ئایندا تەواوی پرۆژەکە تەواو دەبێت و بە ڕۆژ و شەو کارکردنی تیمەکان ڕناوەستێت. خدمەتی ڕۆژانە کارکردن تیا بەردەما هەتا ڕۆژانی پشوش بەرنامەی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی کۆمپانیای جێبەجێکار وایە کە لە ساڵی 2026 دەمانگی نوێ ئەم شەقامە بە تەواوەتی بکرێتەوە بەڕووی هاوڵاتیان. بەشێک کراوەتەوە کە لە لای بڵێن تاسوجە بۆ تا بەکرەجۆ ئەوە کراوەتەوە هاوڵاتی هاتوچێت یاکە بەڵام کامل پرۆژەکە لە مانگی نوێی 2026 ئینشاڵڵا تەواو بێت. شەقامی 100 مەتری 32 کیلۆمەترە و لە کۆی 13 پردو یەکتر بڕ دەدانیان بە ڕێژەی لە 90 کارەکانی تەواو بووە، بەڵام بەهۆی خەرج نەکردنی پارە بۆ لایەنی جێبەجێکار زیاتر لە ساڵێکە پرۆژەکە دواکەوتووە و ساڵێکی دیکەش پێویستە بۆ ئەوەی شۆفێران ڕێگاکە بەکاربهێنن. بەڕێوەبەری هاتوچۆی ناو شاری سلێمانیش بە گرنگیەوە لە تەواوبوونی پرۆژەکە دەڕوانێت و دەڵێ کاریگەریەکی فراوانی بۆ کەمکردنەوەی قەرەباڵغیەکانی ناو شار دەبێت. هەر بەشێکیان جێبەجێ بکرێت ئێمە بۆ خۆی سوودی لێ وەرەگرین، بەڵام ئەگەر بە تاوی پرۆژەکان بەگشتی لە کاتی جێبەجێکردنا کۆتایی پێبێ و تەکمیلە بێت بە وەکو خۆی سوودی لێ بێنرێت کە پلانی بۆ دانراوە کە وەکو پرۆژەکە وەکو پلان جێبەجێکرێت. بەڕێوەبەری پرۆژەکان لە کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە ڕایگەیاند لە کۆی ئەو 400 ملیار دیناری لەلایەن حکومەتەوە تەرخانکرا تەنیا 60 ملیار دیناریان چنگ کەوتووە. دواکەوتنی پرۆژەی 100 مەتری سلێمانی لە کاتێکدایە لە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان پرۆژەی زۆر گەورەتر جێبەجێ دەکرێت و بەڕووی هاوڵاتیاندا دەکرێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.